بەڵام کێ زانایە؟ ئەو کەسە زانایە کە ئیسلام بەکردەوە تەفسیر دەکات، ئەو کەسە زانایە کە کار بە عیلم و زانست و زانیاریەکەی دەکات. زانا ئەو کەسەیە کە لە پێناوی خوای پەروەردگاردا ئیش دەکات و خەڵک بانگ دەکات بۆ ئیسلام و بۆ تەوحید و یەکتاپەرستی. زانا ئەو کەسەیە لەبەرەی خەڵکی مەزلومە و دژی زاڵمانە. فەزەیلی کوڕ عیاض دەفەرمێ ئێمە وەکو چۆن کە سوورەتی قورئان فێر دەبووین ئاواش فێر دەبووین و فێر دەکراین کە دژی دەسەڵاتداری زاڵم و ستەمکار و دژی زاڵمان بین. زانا ئەو کەسەیە لەبەرەی خەڵکی مەزلومە دژی خەڵکی زاڵم و ستەمکارە. ئەگەر زانا بەو شێوازەیە بوو مانای وایە وەکو سەرچاوەیەکی زۆڵاڵ و سازگار وایە لە ناو کۆمەلگا و بۆ کۆمەلگا، بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێت خوای گەورە نمونەی بە گیاندارێکی زۆر خراپی زانای خراپ هێناوەتەوە. خوای گەورە پەناماندات.